بۆ گفتوگۆکردن لە بارەی بارودۆخی سیاسی عراق و پرسی پێکەنانی حکوومەتی عراق بەڕێز دڵشاد دۆسانی نووسەر و چاودێری سیاسی لە ئەستۆدیۆ ئامادەیە. بەڕێز دڵشاد دۆسانی بەخێر بێ. کەسی سەربەخۆ لە عراقدا هەیە تا بکرێ بە سەرۆکوەزیران؟ ئەو بابەتە زەحمەتە ڕاستی لە عراقدا چونکە ناتوانرێت کەسی سەربەخۆ لەبەرەوەی تا ئێستا مشتومڕێکی زۆر گەورە هەیە لەسەر پێکەنانی حکوومەت و ئەوەی کە کێشەکانی شوالی کردووە ئەوەیە کێشەی نێوان لایەنەکانە کەواتە هەر لایەنێک دەوێت بەڕاستی بەشی زۆری با بڵێن خۆی ڕۆلی لە عێراق و لە ناو حکوومەت و یان دەستی بەسەردا بووی کەواتە مەسلەی کەسی سەربەخۆ هەر کەسێکە هەزارێک بەکاردێنێت یعنی ئێمە بینیمان لە ڕابردووشدا مەسەن هاتە ئەوە کازمی وا پیشانەدراکان لەبەرەوەی هیچ پەرلەمانتاری نوێ هێزی ناو پەرلەمان نییە بەڵام بۆ معنای نایە کەوانە سەربەخۆن یعنی ڕەبچیان بە هیچێکەوە نیە جارێ پێشم شتێک ئەوانە ئەوەی کە دێ لەبەر و یەکلا کراوەتەوە سەرۆکوەزیران دەبێت بۆ پێکاتی شیعەبی کەواتە ئەوەی پێشم شتێک لە شیعە ینی ئەگەر سەربەخۆی ئایا ڕێگەئادرێ لە پێکاتێکی ڕەحمان ئەوە نییەوە مادەم لە پێکاتی شیعە لەناو پێکاتی شیعەش ئەگەر هەموو لایەنەکانی شیعە لەسەری متفق نەبن ناتوانێت کەسێک بێتی سەرۆکوەزیران وە لەناو هەموو لایەنەکانیش ناتەنانەت دەرەوەی بەڕاستی گرنگی یعنی ئەوەی کە لە عێراق ئەمڕۆ مژرێکی زۆر گەورەی دروست کردووەکەوە زیاتر لە 8 مانگ تێدەپەڕیەوە و بەرەو 9 مانگ دەڕوا حکوومەت دروست نەبووە کێشی هەرە گەورە ئەوەیە کە دەستی ناو با بڵێن دەرەوە بڵێن هۆکاری دەرەکی کە کاریگەری زۆری هەیە لەسەر ئەوەی کە عێراق بەچ ئاراستەیە گوڕوە کەواتە ئەو کەسێک کە دێ جارە پێشم شتێک دەبێت ئیتفاقی دەرەوەشی لەسەر بێ کەواتە ناتوانێت لە کەسێکی سەر لە ڕووی تایفیەوە شیعە بێت شیعەبی پێشەکانی چوارچێوەی چوارچەوەی هەماهەنگی بێت دوای ئەوەش دەبی ئێرانیش بە پلەی سەرەکی ینی ڕۆڵی هەبی وەردەستی هەبی لەسەرەوەی کە متفق کەچێ ئۆکەی پێ بدە کەواتە ئەو کەسە کەسێکی سەربەخۆ نییە ناکرێمە هەر هیچ پێکاتێک بەوە هەڵ خەڵەتێنرێنە خەڵکی عێراق هەڵ بخەڵەتێنێ کە کەسێکی سەربەخۆ سەرۆکوەزیران دەبێت. بەڵێ لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی لە دوای دەکشانەوەی ڕەوتی سەدر باسییان لەوە کرد کە پێکەنانی حکوومەتی عراق ئاسانە و نزیکە بۆ ئەوان بەڵام ئێستا دەرکەوت وانە دەتوانن حکوومەتی عراق پێک بێنن و ئەگەر پێکیشی بێنن پێتان وایە تەمەنی درێژ بێ؟ خۆی کێشەی گەورە لەسەرەوە هەیە ڕاستی مەسلەی پێکەنانی حکوومەت چونکە جارێ پێشم شتێک بەشێکی با بڵێن لە ناو عملیە سیاسی کە مقتدا سەدر و هێزەکەی بووە کە زۆرینەی هێناوە زۆرینەی لە ناو عێراقدا و یەکەم با بڵێن سەرکەوتنی یەکەم ئەو هێناوەتی یەکەم کە مەفروض بە حکوومەت پێک بێنێ بەڵام ئەو بابەتانە کە هاتنە پێشەوە لەسەرەوەی کە کوتلە دروست نەبوو کێشەیەکی گەوری کە ڕاکێشە یعنی ئێستا ئەو لە عملیە سیاسەکە هاتوتە دەرێ هاتنە دەرەکە ڕاستە ینی پەرلەمانتارەکانێکی ناو پەرلەمان نەماون یعنی ئەسڵەن خەڵکێک چاوەڕێ کرد کە ئەسڵەن دەبایە ناو پەرلەمان مابایە وەکو معارەزە مابێ بەڵام هەر لە عملیەکە هاتوتە دەرەوە کەواتە ئەو چوونە دەرەوە بەڕای من بەو معنای نییە کە ئەو ڕەوتە سیاسیە مەزهبێش دەتوانم بڵێم کە ڕۆڵی کاریگەریشی لە ناو شیعە هەیە یعنی وەکو ئەوە نییە دابنێشێ لە دەرەوە تەنها تەماشاچی بێ و تەماشای مەشهدەکە بکە و چۆن حکوومەت دروست بێ بەڕاستی حیسابی بۆ دەکرێ هەندێک جار یعنی و هەندێک لایەن و هەندێک کەس و تەنها دەتوان بڵێم کە بۆ ئەوەی کە هەواهەنگی حکوومەت پێک دێنێ وا پیشاندرە کە چوونە دەرەوەی مەسلەیەکی زۆر ئاساییە و زۆر طبیعیشە کە ئاسان ڕەچاو نەکرێت تەنانەت لە ناو چوارچێوەی هەواهەنگی یعنی حسابی ئەوە دەکرێت تەرەفی تێدا هەیە کە دەیەوێت هەر ئەسان هیچ حسابێک بۆ مقتدا سەدر و چوونە دەرەوەی نێکە بەڵام هەندێک لایانی تێدا هەیە حساب ئەوەی ئەکەن کە ناکرێ بەڕاستی ڕەچاو نەکرێت لەبەرەوە ئەو حساباتانە گرنگە و ڕاستە پێکەنە لەوانەیە ئێستا ئەوان لە ڕووی نەخشەی سیاسی ناو پەرلەمان ئێستا ئەوان زۆری نەن و زۆر بە طبیعی لە ڕووی عەدەدیەوە دەتوانن حکوومەت زۆر بە ئاسانی دروستکەن پێچی بێن بەڵام مشکلەکە ئەوەیە حکوومەتە تەمەنەکەی چەند دەبی و ئەو حکوومەتە پاشی چی ینی پاش 2023 کە کۆمەڵێک گۆڕانکاری و کۆمەڵێک ڕووداوی گەورە و خۆپیشاندانی گەورە 600 کەس کە تێدا کوژرا بە سەدان کەس تێدا بریندار کرا یعنی کێشەی زۆر گەورە لە عێراق دروست بە ئەو گرفتان ئایا حکوومەتە یعنی چه حکوومەتێک دەبێت طبعا هەموو لایەنەکانیشان و خەڵکی عێراقیش دەبێت چاوەڕێکە حکوومەتێکی کە خزمەت گوزار بێ ئایا ئەو لایەنانە دەتوانن بە ڕساونەکردنی لایەنەکان و پێکاتەکانی تر بتوانن حکوومەتێکی وای بنێ پێشەوە دەتوانین بڵین لە عێراقدا نابێت کەس پشتگوێ بخرێ نابێت کەس بجێ بخرێ لەسەر ئەساس و ئەوانەی کە دەشێن ڕاستی خۆی لە ئەساسدا خەڵکیان پێش گوێ خشتووە مەسە بۆ منە مەسەن ئەوانەی کە دێن بۆ نمونە چوارچەوەی هاو ئاهەنگی کە پێشتر بەشێکی زۆریان ئەوانە حکوومەتیان دەست بووە بەڕاستی کاریگەریشان هەبە لەسەر ئەوەی کە لە عێراقدا پرۆسەی سیاسی بەرەو ئاڵۆزی ڕۆیشت و وای لێ هاتووە کە کێشەی گەورە دروست بن ئێستا لەلایەن خەڵکی عێراقەوە دەبینن هەر ئەوان نەفسی دەموچاون کە دێن حکوومەت دروست دەکەنەوە لەبەرەوە یعنی ئەوان ئایا تا چەند ئامادەیەن تێدا هەیە کە بتوانن خۆیان بگۆڕن ئایا تا چەند دەتوانن ئەو متمانەیە لای خەڵکی عێراق دروست بکەن کە ئەوان هەمان ئەو دەموچاوانی کە لە 15 و 16 ساڵی ڕابردوودا حکومڕانیان کردو و عێراقیان بەرەو ئاقارێکی خراپ بردووە ئایا چۆن دەتوانن متمانە لێوان هەموو پێکاتەکان دروستکەنەوە
چۆن دەتوانین متمانە لە نێوان لایەنە سیاسیەکان بۆ من پێم وایە ڕاستی مەسلەی پێکهاتن و مەسلەی ئەوەی کە هەموو لایەنەکان تێدا بەشدار بن پێم وایە زیاتر ئەوە لەو ڕوانگەیەوە دێ کە بارودۆخی عێراق لاوازە ئاڵۆزی تێدا هەیە ئەوەیە پێم وایە دەیانەوێت کە شتێک دروستکەن بەوەی دەنجی لێوەن یعنی ڕەزامەندی هەموو لایەنەکان تێدا هەبی بۆی بتوانن ببێ دەنجی حکومەتێک دروست بەڵام پێم وایە ئاسەنجی زۆری لە پێشە کورد دەتوانێت متمانە بە چوارچێوەی هەمانجی بکە بەنسبەت کورد یعنی پێویستی بەوەیە خۆی کورد مشکلەی کورد ئەوەیە تەجروبەی هەیە لەگەڵ لایەنەکان هەبووە و مشکلەی کوردیش بەڕاستی ئەو دەستور یعنی دەستور تا چەند جێبەجێ دەکرێت ئێمە ئەوەی لە چەند ساڵی ڕابردوو بینیمان کە دەستور پێشگوێ کراوە ڕاستی مادەکان دەستور پێشێل کراون و کێشەی گەورەی عێراقی شەر ئەوە بووە خۆی دەستور وەکو مادەیەکی جوانە و نووسراوەتەوە یعنی بەڵام لە عێراقدا بەداخەوە هاتن وایان لەکرد کە کێشەی گەورە دەستورە خۆی کێشە لە دەستور نییە بەیەکێ لە باشترین دەستورەکان بەڵێ کێشە لە جێبەجێکردنی دەستورە کێشە لەوەیە کە دەستور پێشگوێ دەکرێت یعنی دەستور مادەکانی هیچ کێشەی تێدا نییە و ئەستەن یەکەم جارە لە تاریخی عێراقدا ئەگەر دیقەت بدەن دەستور بە شێوەیەک دەنووسێتەوە کە هەموو خەڵک تێدا بەشدارە هەموو پێکاتەکان تێدا بەشدارن لە نووسینەوەی و هەموو خەڵکی عێراق دەتوان بڵێم 1970 کە دەنجی پێداوەکو لە ڕاپرسیەکدا کەواتە دەستورێکە ڕەزامەندی هەمووانی بەدەستێنەوە تاکە شتێکە لە عێراق دەکە هەموو لەسەری کۆک بن دەستورە بەڵام کێشە ئەوەیە کە جێبەجێ ناکرێن ئەو جێبەجێ نەکردن دەستورە بەنسبەت کورد بەڕاستی دەستور مشکلەی گەورەیە دەستور جێبەجێ بکرێ کورد قەت کێشەی نەبووە لەگەڵ ناوەکان دموچاوەکان چێن یعنی تەنانە زۆر تەبیعیشە مەسەن ئێمە بینیمان ئەوانی ئێستا لە چوارچێوەی هاو ئاهەنگین کە زۆریان عینە حەقەکی زۆریان بەرامبەر هەرێمی کوردستان کردو بەڵام ئێستا کە دێنە پێشەوە بێنە پێشەوە لە هەرێمی کوردستان لەسەر ئەساسی دەستور مادەکانی دەستور چی تێدا هەیە پێشێن نەکرێ مافەکانی هەرێمی کوردستان یعنی کورد هیچ کێشەیەکی نابێ ئەگەر ئەوانە بەو شێوە بێنە پێشەوە بەڵێ کورد چۆن مامەڵەیە لەگەڵ بکە لێرە بەنسبەت کورد ڕاستی کێشەی گەورەمان ئەوە بە لە کوردستاندا ئێمە تووشی پارچەبوون بن تەنان ماڵیش عشق وای لێهات کوردیش کە وای لێت ئەو دێکترازان وای کرد کە یعنی هەم لە عێراق لەناو شیعە دروست بوو هەم لەناو ئێمەشدا دروست بوو ئەمە بارودۆخێکی خراپی دروست کرد ئەو وای کرد کە بەڕاستی نەتوانرێ ئێمە تەجروبەی ساڵانی ڕابردومانێ کورد لە حاڵەتێکدا کە یەکگرتوو بووە یەک هەڵوێز بووە پێکەوە چوونە بەغدا یەک خیتابیان هەبووە دەستکەوت زیاتر بە و توانراوە زیاتر تەنانەت دەتوانن بڵێم ئێستا مەسەلەن بۆ نمونە نووسینەوەی دەستور یعنی دەتوانێت ئێمە وەکو کورد بیکەین بەڵگەیەکی زۆر گرنگ ئەگەر بۆ هاتبە کورد هەموو پێکەوە نەبووە یعنی یەک دەست نەبووە لایەنە سیاسەکان پێکەوە بە تایبەتی لایەنە کاریگەرەکان یعنی ئەستن جگە لە پارتویەتی لایەنەکانیش تێدا بەشدار بوون ینی شێوەیەکی جەماعی تێدا بخۆی و گرت هەمویان پێکەوە بوون ینی باش ئەگەر ئێستا بۆرم لەو حاڵەتی ئێستا ئێمە تێدان دەستور نەنووسراوە لەو حاڵەتە قەت کوردی دەتوان دەستورێکی بنووسێتەوە ئەوەی کە ئەو دەستورەی نووسراوەتەوە بەو شێوەیە کە کورد لێ ڕازی بووە یعنی ئەوەیە کە پێکەوە چوونەوەیە هێزە سیاسەکان توانیان ئەوەی مەبەستیان بەتەوان دەتوانین ناوی لێ بنین شەڕی دەستور ئەو کاتەش مادیبوونی زۆری ویست بەڕاستی مناقەشاتی زۆری ویست بەڵام ئەوە بنمونە دەهێنمەوە لەسەرەوەی کە کورد پێکەوە بووە کە پێکەوە ئیشیان کردووە خەباتیان کردووە نەتیجەکەی ئەوە بووە بۆیە بەڕاستی ئێستا کێشەکە لەوەدا ئەگەر بێت و بەیەکەوە بێ تەمان داخوازیەکانی کورد باشتر دەبن لەبەرەوە لە بەغدا بمانەوێیان نەمانەوێ ڕاستە دوای 2030 ناوی لێنراوە عێراقی نوێ بە حساب عێراقێکی نوێ تازەیە دیموکراتە ئەو بابەتانە بەڵام بەڕاستی تا ئێستاشی لەگەڵدا بێ عقلێتێک هەیە لە بەغدا یعنی چاوی لەوەیە کەینی عێراق بەهێز دەبێت چاوی لەوەیە کەینێ جارێکی تر مەسەن پیش لە پێکاتەکان بە چابەتی پیش لە هەرێمی کوردستان و پیش لە کورد بکرێ یعنی بەڕاستی ئێمە دەبینین کە زۆریان لێدوانیان هەبە لەسەرەوەی ئەسڵان هەرێمی کوردستان و خۆی نەمێنێ قوارەکەی نەمێنێ کێشە یعنی ئێستا ئەوان کە دەڵێن با بڵێن دەستور مشکلێ بەڕاستی دەستور مشکلێ نەم پێم وایە بەشی هەرە گەوریان ئەوەیە کە هەرێمی کوردستان وەکو واقعێک لە دەستوری هەرێمی لە دەستوری عێراقدا قبول کراوە ینی کە دەڵێن کێشەوان دەستورە بەڕێ من کێشەکان ئەوەیە لەو بەرگەی دەستورە کە هەرێمی کوردستان ناو دەستوری عێراقی مافەکانی کورد ناو دەستور هەیە من پێم وایە ئەوە کێشەکەیتیان چونکە کێشە هەڵواسراوەکانی ئێمەش کە لەگەڵ بەغدا هەمانە بەڕاستی لەسەر ئەوەیە کە هەرێم ئەوانەی کە کردوێتی لە چوارچێوەی دەستوردا هەرچی کردوێتی مافەکانی خۆی مەفاوەزاتەکانی بەڵام ئەوان پشتیان لە دەستور کردو لەبەرەوە کە پشت دەستور دەکرێت ئەوان کێشیانەوە پێیان وایە کێشە دەستورە ینی پێیان وایە ئەگەر ئەو دەستورە نەبایە ڕەنگە ئەو کاتە طبعاً کورد ئەو مافەی نابی بێ مفاوەزات بکات چی لە بەغدا دابنێشێ لەسەر مافەکانی خۆی قسە بکات کشانەوەی سەدر بێهیوا بوو لەوەی کە بتوانێت ململانەیە کار لەسەر پرسی پێکێنانی حکوومەتی عێراق یان ویستی پەیامێ باتە لایەنەکانی چوارچێوەی هەمانگی کە پێیان بڵێت بەبێ من هیچتان پێ ناکەم خۆی ئەو محاوەلەی زۆری کرد ڕاستی ئەوەی کە ویستی بێتە دی لە عێراق نەهاتە دی ینی ئەوەش کە نەهاتە دی بەڕاستی دەتوانین بڵێن هەر ناوخۆی عێراق نەبووە من دەتوانم بڵێم بە دەرەجەیەک دەتوانین بڵێن دەرەوەی عێراق ینی بمانەوێت نەمانەوێت مەسەلەن ئێران لە عێراقدا ڕۆڵی کاریگەری هەیە و زۆر باسیش لەوە دەکرێت ینی لێدوانی ڕۆژنامەوانی سەرچاوی نزیک لە بابەتەکان قسەیان لەسەرەوە کردو ئەسەن تەنە هەڕەشەی گەیشتە ئاسی هەڕەشەکردنیش
لە مقتدا سەدر لەسەرەوەی کە بەو ئاراستەیە بڕوا و لە ناوخۆی عێراقیشدا بینی مەسەلەن هەندێک رەخنەی لەسەر ئەوەشیان هەبوو تەنانەت ئەو هێزانەی کە وەکو خەریتی تازە هاتە پێشەوە کۆمەڵی خەڵک بە ناوی سەر بخواتنە پێشەوە لە نزیکترین تازەترین لێدوانی ئەوانی نزیک لە مقتدا سەدر دەڵێن بەڕاستی بەداخەوە ئەوانیش نەیانتوانی ینی وەکو بێلایەن خۆیان پیشاندن نەیانتوانی لەگەڵ ئەو عەمەلیە بێنە پێشەوە ینی کۆمەڵێک بابەت دێنتە پێشەوە کە پێی نەکراوە بەڵام ئەو چوونە دەرەوەش تووڕەبوون ڕاستە ئەو تووڕەبوونە بەڵام بەڕای من پیشگوێخستنیشی دیسان کارەساتێکی گەورەی لە عێراقدا ئەوەش ناکرێت جارێکیکە پەلە بکرێت لەسەرەوەی کە ئەوە بۆ دەستکەوت حساب بکرێت کە بۆ نمونە بۆ تایبەتی بۆ چوارچەوەی هەو ئاهەنگی کە والێک بداتەوە خەرەتەی سیاسی بە چوونە دەرەوەی سەدر گۆڕاوە ڕاستە گۆڕاوە عەدەد و ژماری کووسەکان گۆڕان پەرلەمانتاری ئەوان زیاد بەڵام لەسەر واقعی حاڵدا شتێکی تر هەیە ینی پێویستە ڕەچاو بکرێەوە دەتوانین بڵین ئەوەی سەدر دەیوت حکومەتێک نە ڕۆژهەڵاتی نە ڕۆژاوایی بۆ شێوەیە قەت لە عێراقدا پێک نایەت حاڵەتی وا زەحمەتە ڕاستی چکە تا ئێستا دەبین لە پاش 2003 ینی جگە لە پێکهاتەکان جگە لە لایەن سیاسەکان ینی دائیمەن ئیتفاقی دێوان ئێران و هێزەکانی تروبەت یابەتی ئێران و ئەمریکا زۆر گرنگ بە لەسەرەوەی هێزەکان چۆن لێک نزیک دەکەنەوە و چۆن حکوومەت دروست دەبێت لەبەرەوە ئەوەی کە سەدریش ویستی بەڕاستی ئەو کێشەیەکی تر بوو بەڕای من ئەوەی سەدر مەوزوعەکە ئەوەیە کە لە عێراقدا هێز و لایەنە سیاسەکان بە تایبەتی ناو شیعە زیاتر ئەوانی کاباڵادەست و دیار و بارزن یعنی زیاتر وەلایەن بۆ ئێران هەیە یعنی ئەو حاڵەتێکی پیشاندا گەڕانەوەیەک بوو بۆ عێراق یعنی دەتوانین بڵێن یەک لەم لە ملانی هەرە گەورەکانی ئەمڕۆ لە ساحەی سیاسی عێراقیشدا هەیە ئەوەیە کە ململانێکی گەورە لەسەرەوە هەیە عێراق وەکو عێراق بمێنێتەوە یانی عێراقی بکە وەلای بۆ دەرەوە هەبی ئەو یەک لە بابەتەکان بوو کە سەدر لەو نێوەندەدا ئیشی کرد هەرچەندە سەدر خۆشی لە سەرەتای پرۆسی سیاسی عێراق دوای 2003 زیاتر لەگەڵ ئێران پەیوەندی و دۆستایەتی زۆر و ئێستاش وەکەوە بەڵام ئەو زیاتری بەلای ئەوەی داشکاندەوە کە عێراق بێتە عێراقێک بکە بێلایەن بێت نەک عێراقێک بێت لە دەرەوەی عێراق بابڕێن ئاراستە بکرێ و بەپێی بەرژەوەندەکانی وڵاتانی دەوروبەر هەوڵێکی لەو بابەتەیەدا بەڵام سەبان سەرکەوتو نەبوو کە سەرکەوتو نەبوو ینی بەڕاستی تا ئێستاش لە عێراقدا چونکە ئەو هێزە سیاسیانی کە کار دەکەن ئەوان نایە شاردۆتەوە کە بەبێ ئێران هیچ جوڵەیەک ناکەن لە عێراقدا کەواتە تا ئێستاش نەک سەدر هەموو لایەنە سیاسەکانی عێراقیش بیانەوێ دەتوانن ئەمە بکەن نەتوانن ناڕاستە بکرێن تا ئێستا زەحمەتە ڕاستی ئەو حاڵەتە زۆر چکە دەبی گۆڕانێکی تر بکرێت زۆر لە عێراقدا ئێمە بینمان ئەو هەڵبژارنەی 2021 مانجی دەکەکرا حاڵەتێک هاتە پێشەوە هەندێک گۆڕانکاری لە مەسلەی نەخشەی سیاسی هێزەکان بەڵام من ئەو کاتیش هەر پێما بوو بەڕاستی کە هەر کێشەیەکی گەورە دروست دەبێ و عێراق گۆڕانی بەسەردانێ لەسەر ئەو بابەتە ئەو هێزانەی کە متمەسیکن بە دەسەڵاتیان دەوێ هێزیان لە بەردەستا و پشتیوانیشان هەیە لەگەڵ ئێران یعنی بە هیچ شێوەیەک ئامادەین و ئەوە دی بینیمان یعنی پێویست ناکە مناقەشی لەسەر بگری کە قبول نەکرا هەتا بە ئینتخاباتیش هێزی تر بردیەوە مقتدا سەدر و هێزەکانی تر قبول نەکرا کە ئەوانە حکومەت دروستکەن کەواتە زەحمەتە جارە من پێم وایە لەم قۆناغا بەڕێز دڵشاد وەسانی نووسەر و چاودێری سیاسی لە سعودی ئامادە بوویت سپاس بۆ شڕەکانی بەڕێز سپاس